ئەم دوو گۆڕەی کە لە پشت ئێمەوەیە گۆڕی دوو عاشقە کە ناسراون بە قەر و گوڵەزەر مێژووی چیرۆکی ڕوودانی عشقی ئەو دوو عاشقە دەگەڕێتەوە بۆ نزیکەی 500 ساڵ بەر لە ئێستا بەڕێکیش دوای کارەساتی قەڵای دمدم کچەکە ناوی گوڵەزەر بووە کە لە تیرەی باشاغایی ناوچەی ڕانیە باشاغایش یەکێکن لە تیرەی ئاغاکانی هۆزی ئاکۆ کچی حەمەدی باشاغا بووە قەریش کوڕی فەرەزوڵڵاخانی سندوسی ڕۆژهەڵاتی کوردستان بووە دیارە ئەو چیرۆشی عشقی ئەو دوو عاشقەش کۆنترین دەقی کە هەبێ دەقەکەی ئۆسکارمان گەڕیدەی ئەڵمانیا لە ساڵی 1940 کە چووە بۆ دەڤەری موکریان و شاری مەهاباد لەوێ لە زمانی حکایەتخوانێکی ئەو سەردەم بە ناوی ڕەحمان بەکر یەکێک لەو بەیتانەی کە تۆماری کردو بەیتی قەر و گوڵەزەرە مامەسا هێمن موکریانیش بڵین توێژینەیەکی جوانی هەر لە تحفەی مەزەفەریەدا لەسەر عشقی ئەو دوو عاشقە کردووە بەڵام ئەو زیاتر بە باری سیاسیدا چکە وەک گوتمان دەوڵەتی سەفەوی دەوڵەتی عوسمانی خەریک بۆ لەسەر و بابەتە بیکەن بە شەڕ هەروەها خدر بلوێر پشدەری کە ئێستاکەش خۆشببختانە لە ژیاندا و لە شاری سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستان نیشتەجێیە ئەویش بە کاسێتی دەنجی ئەو بەیتەی تۆمار کردووە دەقێکی کەی لە هەولێریش هەیە بەس بەداخوا من نەمدیتوە ئەو دەقە مامەسا عەبدوڕەقیب یوسف هەیەتی داواشم لێی کرد وێ نەدام بۆی بەراوردی دەقەکان بکەم دیارە بەڕێوەبەراتی شوێنەوەری ڕاپەڕین لە ڕانیە هەیە بەڕێوەبەراتی ڕۆشنبیر و هونەریش هەیە هەردوو یعنی ئەرکی ئەو دوو بەڕێوەبەراتیە کە بە تایبەتی گۆڕستانە دێرینەکان بپارێزن چونکە بە بەشێک لە شوێنەواردا دەنرێن سەبارەت بە مێژووی قەر و گوڵەزەر بەڵێ گۆڕەکەیان لە گوندی پڵنگانە قەبرستانەکە شار بە ناوی قەبرستانی قەر و گوڵەزەرە دیارە مەسەلەن مێژوەکەیان دەگەڕێتەوە بۆ 470 هەتا 50 ساڵێک لەوە پێش بەپێی ئەو بەدواداچوونەی مامەستا عەبدوڕەقیب یوسف بۆی کردوونە و لە مێژوو تۆمار کراوە گۆڕەکەیان لێرە بۆ گۆڕەکەیان زۆر بە شێوازێکی جوان و منەزەم دامەزرا بوو ساڵی 1970 حکومەتی بە حەزکە جادە هینا بۆ ئەو دۆڵەی دیارە گۆڕەکەیان دەکەوتە بەرجادەی بابم مەلا عوسمانی پڵنگانی زۆر دەگەڵ مەهەندیسەکەی هەوڵیدا کە گۆڕەکەیان تێک نەدات چۆکنی کوتی ئەوە شوێنێکی کەلەپۆری شوێنێکی مێژوویە زۆر حەز دەکەم خەرا نەبن ئەو گۆڕی قەر و گوڵەزەران ئەوش دیارە کابرایەک بوو مەسەلەن مەهەندیسەکە خەڵکی سولەیمانیە بوو ئێستاش ناوەکەم هەر لەبیرە ناوی حەمەڕەشید بوو زۆری لەگە هەوڵدا هیچ دادی نەدا کوتی بخوا مامەستا ئەو گۆڕانە و بەرجادەی دەکەون و دەبێ لای بەرین ئەوە بوو پێشەوەی شۆڤڵوشتیان لێدا باوکم دوو مەسەلەن بانگی هەندێک خەڵکی گوندەکەی کرد و چوون دوو کیسەخامیان بردن و ئێسک و پرسکەکانیان بە جودا لەناو کیسەخامەکان کردن و لە شوێنێکی دیکە ناشتنمان لەوێ کە دێن مەسەلەن سەردانێکی ئەو منتیخەی دەکەن و دەچنە ماڵە حەمەدی باشاغا و ماڵەکەی دەبینی و کچەکەی دەبینی دیارە عەشقی کچەکەی دەبێت و لەو دیوی دەگە بابی خۆ زۆر هەوڵ دەدا بۆی بخوازی دیارە جا نازانم مەسەلەن نەگەیشتونە ئێک بەسەردا ماڵی حەمەدی باشاغای دێتەوە ئێرە و لێرە دووبارە ئەو پیاوە قەر دێ بە دوایدا جا هەندێک دەڵێن مەسەلەن لێرە تەقریبەن ئێک دوو مانگان بووتە شوانی ماڵێ حەمەدی باشاغای ئەو جار خۆی لێ ئاشکرا کردووە و دوای مەسەلەن بابی کە هاتووە بە دوویدا بە تەقریبەن بەخۆ بە 200 سوارێکی هاتووە لێرە لە ماڵی حەمەدی باشاغا بووتە میوان و تەکلیفی کردووە یەکچەکەی و بەحسابە خۆ وەحدی پێداوە بیداتێ و پاشی دووسێ ڕۆژان کچەکە گوڵەزەر نەخۆش دەکەویت کە نەخۆش دەکەوی داوای بەفرێ دەکا مەسەلەن بەفرەی بۆ بێنن
ئەو کاتیش مەسەلەن دیارە وەکو باز دەکەن تقریبا هاوین بووە بینی هاوین و پاییز و ئەوانە بووە ئەو سەردەمیش بەفر مەسەلەن کە لە چیاکان مابێ ناخۆوەکی ئێستا نەبووە بڵێ ئەوە سەلاجە هەیە و مجەمیدا هەیە و بەفری ئەوە هەیە و داوای بەفری شاخی کرد وەکتی دەبێ بچم پسی بەفرێن بۆ بینی حادەتەن مەسەلەن جاران زۆر کە خەڵک نەخۆش دەکەوت داوای زۆر شتی دەکرد لە سەر مەرگان مەسەلەن ئەمە هەروەکو لە پێشدا مەسەلەن باسم کرد کە هەوڵی خەڵکی دەڤەرەکە نەبا و بەتایبەت ئیبابم شوێنەوارەکە لە بین دەچوو ممکنە هەتا 18 ساڵی دیکار ینی باسەکەشی نەمابایە بەس ئەمە زیاتر مەسەلەن لەو گۆڕانەی کە سوکاری خۆمانن ئەو خەر و گوڵەزەرەمان پاراستونە لەبەرەوەی شوێنەوارێکی کۆنا لە گوندەکەمان مەسەلەن زۆر خۆشحاڵین کە ئەو شوێنەوارانە مەسەلەن ئەوە ڕەمزەکە ئەوە شتێکی کۆنی دەڤەرەکەیە یعنی بە هیچ شێوەیەکی ئینسان نابێ دەبێ بیپارێزی و نابێ لە ناو بچیت. هەروەک دەمێ لە سەردا ئاماژە پێ بکەم داستانی قەر و گوڵەزەر داستانێکی ڕاستەقینی خۆشەویستیە کە دوو دڵدار و دڵخوازی کۆنی مێژووین ئەنجامی عاشقەکان هاوشێوەی عاشقەکەی مەموزین و خەز و سیامەند تراژیدیایەکی ناخۆشەوە کە بەیەک نەگەشتونە. ئەم داستانە لام بیت بێژان و پیاوانی کۆنی کوردەوە دەما و دەم لە دیوەخان و کۆڵبەند و دانیشتەکاندا جێردراوەتەوە باسی لێوە کراوە. شوێنواری ئەم دوو گۆڕە دەکەوێتە سنووری نەحەی سەرکە بکەن بە دیاریکراوی دەکەوێتە نێوان هەردوو گوندی کەوبێن و گوندی پڵنگان لە سنووری ئیداری ڕاپەڕین. ئێمە وەکو بەڕێبەراتیمان دەرخستێکمان ئامادە کردووە بۆ پاراستنی ئەو ناوچە شوێنەواری مێژوویە و هیواخوازین دوای چابوونی ئەم بارودۆخی حکوومەت لە دەربازبوونی لە قەیران بتوانن ئەو دەرخستانی کە ئێمە داوامان کردو پاراستی ناوچە شوێنەواریەکان جێبەجێ کردبێت کە یەکێک لەواندا قەبری قەر و گوڵەزەردا کە وەکو ناوچەیەکی دیاری ئەم دەڤەرە بپارێزرێت و بمێنێتەوە. ئێمە لە سنووری ڕاپەڕین چەندی ناوچەی شوێنەواری مێژوومان هەیە کە حکوومەت دەتوانێت وەکو سەرچاوی داهات بەکاری بێنێ و قەبری قەر و گوڵەزەریش یەکن لەو ناوچە گرنگ و دیارانەی دەڤەری ڕاپەڕین کە دەتوانێت وەکو ناوچەی گەشتیاری سوودی لێوەربگیرێ و بتوانێت بکرێ بە سەرچاوەیەکی داهات.